دەکرێت کەسێک لە ناخەوە بەڕاستی گۆڕا بێت و بە ئاسوودەییش لە ناو گوناهدا بژیێت؟ بەگشتی نەخێر. یوحەنا زۆر بەڕوونی باسی دەکات. تەنها ئەوانەی کە بە ڕووناکیدا دەڕۆن و گوێڕایەڵی فەرمانی خوددا دەبن و مەسیحیەکانی تریان خۆش دەوێ، بەڕاستی لە ناخەوە گۆڕاون. یەکەم یوحەنا بەشی یەکەم ئایەتی 6 هەتاکو 7 دەڵێت: ئەگەر بڵێین لەگەڵیدا پێکەوە دەژین و بە تاریکیدا بڕۆین، ئەوە درۆ دەکەین و ڕاست ناکەین. بەڵام ئەگەر بە ڕووناکیدا بڕۆین، هەروەک چۆن خوددا لە ڕووناکیدایە، ئەوە پێکەوە دەژین و خوێنی ئیسای کوڕی لە هەموو گوناهێک پاکمان دەکاتەوە. هەروەها یەکەم یوحەنا بەشی دووەم ئایەتی 4 هەتاکو 6 دەڵێت: ئەوەی دەڵێت ناسیومە بەڵام ڕاستپاردەکانی بەجێ ناگەیەنێت، ئەوە درۆزن و ڕاستی لەودا نییە. بەڵام ئەوەی گوێڕایەڵی پەیامی خوددا بێت، ئەوە بەڕاستی خۆشەویستی خوددا لەو کەسەدا تەواوە. بەمەدا دەزانین کە ئێمە بە یەکبوون لەگەڵ مەسیح دەژین. هەر کەسێک بڵێت من بە یەکبوون لەگەڵ مەسیح دەژیم، ئەوە دەبێت بەو شێوەیە بژیێت کە ئیسا ژیاوە. پۆلیسیش هەمان خاڵ باس دەکات کاتێک دەنووسێت: ئایا ئێوە نازانن کە زۆرداران نابنە میراتگەری شانشینی خوددا؟ یەکەم کۆرنتۆس بەشی 6 ئایەتی 9. لە شوێنێکی دیکەدا بە ڕوونی دەنووسێت: ئەگەر بێتۆ ئێوە بە گوێرەی سروشتی دنیایی بژین، دەمرێن. بەڵام ئەگەر بە ڕۆحی پیرۆز کردارەکانی سروشتی دنیاییتان مراند، ئەوە دەژین. ڕۆما بەشی 8 ئایەتی 13. ئەوانەی کە چالاکانە ڕوبڕووی گوناه دەبنەوە و شەڕی لە دژ دەکەن و شوێن ڕاست و دروستی دەکەون، بەڕاستی لە ناخەوە گۆڕاون. ئیسا خۆی دەڵێت: داری چاک ناتوانێت بەری خراپ بدات و داری خراپیش ناتوانێت بەری باش بدات. هەر دارێک بەری باش نەدات دەبردرێتەوە و فرێ دەدرێت ناو ئاگر. ئنجیلی مەتا بەشی 7 ئایەتی 18 هەتاکو ئایەتی 19. هەر کەسێک کە لەدایک بوو بێتەوە بەرهەمی ڕۆحی باش هەردەگرێت کە لە دنیا و حەزی دنیا جیای دەکاتەوە. مەتا بەشی 7 ئایەتی 21 هەتاکو 22 دەڵێت: نەک هەر کەسێک پێم بڵێت پەروەردگارم پەروەردگارم دەچێتە ناو شانشینی ئاسمان، بەڵکو ئەوەی خواستی باوکم ئەنجام دەدات کە لە ئاسمانە. لەو ڕۆژەدا زۆر کەس پێم دەڵێن پەروەردگارم پەروەردگارم، ئایا بناوی تۆوە پەیامی خودامان ڕانەگەیاند؟ بناوی تۆوە ڕۆحی پیسمان دەرنەکرد؟ بناوی تۆوە پەرجۆی زۆرمان نەکرد؟ لەم جیهاندا هیچ باوەڕدارێک کامڵ نییە. پەیمانی نوێ جەخت لەسەر ئەوە دەکاتەوە تەنها ئەوانەی کە بەرهەمی ڕۆحی ڕاستەقینە دەدەن دووبارە لەدایک بوونەتەوە.